بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین و پێکەوە چینەتەوەری دووەمی بەرنامەی بیانی باش کوردستان کە تەوەرێکی تر نورسی و تیایدا قسە و باستە سەر گەشتکەکەین بە بزانین گەشتکە چییە؟ نیشانە و هۆکار و چارەسەر هەروەها باس لە نەخۆشی شلل دەماخەکەین بە بزانین نیشانەکان و هۆکار و چارەسەری چییە؟ بامەدەبوونی دکتۆر ئیبراهیم خەسرەوجاف ڕاوێژکەری نەخۆشی مناڵان. لێرە ئامادەیە دکتۆر ئیبراهیم سڵاوت لێبێت و بەیانیت باش. سپاس بۆ باکەشتەکەشتان بپرسم گەشتکە چییە؟ بڵێ گەشتکە دیاردەیەکە کە زۆر لە ناو مناڵاندا بڵاوە بە کورتی توانین بڵێن تێکچوونی کارەبایەتی مێشکە، یعنی وەکو چۆن مەسەلەن دڵ جۆرە کارەبایەتێکی تایە کە کاتێک خرێتە سەر کاغەز ئەوەی پێڵەن تەختیتی دڵ شەپۆلێک دروست دەکات، بە هەمان شێوە مێشکیش کارەبایەتێکی تایە کە هەر کاتێک ئەو کارەبایەتە تێکچوو چەند نیشانەیەک یا چەند شتێک حاڵەتێک لە بناڵەکەدا ڕوویداد وەکو ڕقبوونی هەموو لەشی یا لایەکی و جوڵەیەکی بەردەوام لە هۆشخۆچوون جۆری هەیە بەپێی جۆرەکەی ئەنواع جۆری هەیە گەشتکە. بەڵام بڵاوترینیان ئەوەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە و لە وڵاتانی تریش هەر بڵاوە ئەو گەشتکەیە کە بەهۆی بەرزبوونەوەی پلەگەرمی لەشەوە بەهۆی تالێ هاتنەوە مناڵ تووشیە بێ و ئەوەی شەکە خەڵک ینی ئەمە نسبەتێکی زۆرە لە 3 بۆ لە 5 مناڵان تووشە بن ئەم حاڵەتە. ئیتر خەڵک زۆر لەوە ئەترسێ ئایا ئەم گەشتکەیە هەر ئەو گەشتکەیە کە خەڵکی ترەیەتی نەخێر ئەمە گەشتکەیە کە بەهۆی بەرزبوونەوەی تاوە، ئەمە شتێکی سەلامەتە ئەگەر بزانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەی هیچ زیانێک بە مێشکی مناڵەکە و بە داهاتووی مناڵەکە ناگەێنێ جیاوازە لەوانی تر. باشە دکتۆر، ینی ئەم لەم حاڵەتەیە چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێتن؟ ئەمە زۆر گرنگە، ینی من بەڕاستی پێم باشە ینی دایک و باوک زانیاریان لەسەر زانستی حاڵەتەکان نەبێ بەڵام ڕۆشنبیریان هەبێ، ینی کاتێک مناڵە گەشتکە دەگرێت دایک و باوک چی بکە یا ئایا ئەمە چی ئەم حاڵەت یەکەم جارە زۆربیان نیان بینی وەگە ئەم حاڵەتە چی وازە مناڵەکان خەریکە بمرێ بۆ جۆرەی لە هۆش خۆیە چێ و ئەکەوێ و ڕقەبێ و جۆرە لەرزینێک دروستەکاوەکو چۆن مەسەرەن ئەو واتە سەوریەکە ئەمە حاڵەتی مردنە، بەڵام وانی ئەمە شتێکە ئەگەر بزانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵ بکەی زۆر سەلامەتەوە کاتێکی کورتە خایەنێ و مناڵەکە چاگە بێتەوە. ئەویش بەوە ئەبێ کە مناڵەکە لە ماڵەوە دایک ئەوەندە ڕۆشنبیری هەبێ ڕۆشنبیری تەندروستی هەبێ مناڵەکە بخاتە سەر تەنیشت و تۆزێ سەری بەرزکاتەوە بۆ ئەوەی ملی بتوانێت ڕێی هەناسە نەگرێ و ناودەمی ئەگەر زۆربیان کەفێک دەرەکەن ناودەمیان پاکاتەوە و ئەگەر تای بەرزی هەبوو بێگومان زۆربیان تایان هەیە بە پەڕۆی تەڕ و ئاوی بەلوعە تاکی دابەزێن چەپ بێ یان ڕاست بێ فەرق ناکە، بەڵام باشتر وایە لەسەر ڕاست بێ لەسەر ڕاست بێ بۆ ئەوەی ئەو ئیفرازاتی مەعیدە کە دائیمەن مناڵەکە شیری خواردووە یا خواردنی خواردو دوای ئەوای لێ هاتووە نەگەڕێتەوە بۆ سەرەوە و بچێتە ناو سنگی بەهۆی خنکانی. باس لەوە کرد کە ماوەیەکی کەمە دقائق ینی زۆربەی هەرە زۆری لە 5 دقە کەمتر ئەخە. باشە ئەگەر مەسەر ماوەکە درێژتر ئەو کاتە ئەبێ دایکەکە بە زووترین کات دوای 5 دقە بگێنێتە نەخۆشخانە و باشتر وایە پێش 5 دقەی چونکە کەس نازانێ چەند خایەنێ لە یەکەم دقیقەوە کە توانی ئەمانە بکە ئەمانە هەمووی ئیشی نیو دقیقەیە بیخێ سەرلاو دەمی پاکەیتەوە ئەگەر نەوەستا دوای 2-3 دقیقە دایکە بگێنێتە نزیکترین بنکەی تەندروستی، چونکە لەوێ علاجەکەی زۆر ئاسانە، لەوێ دەرزی هەیە کە لە مناڵەکە ئەدرێ ئۆکسسیژین هەیە ئەی درێتێ بە جیهازی سەکەر خۆری پاکەکرێتەوە وای لێت کە مناڵەکە هیچ زیانێکی پێنەگا. ئەگەر وەستا دیسان پێویست ناکە برێتە ئەم پرسیارە جوانە ئایا ئەگەر وەستا چی بکە؟ ئەگەر ئەمە یەکەم حاڵەتی بوو مناڵەکە یەکەم جار بوو تووشی بوو ئەبێ هەربی با بە نەخۆشخانە بۆ ئەوی بۆی تەشخیصکەن کە ئەم جۆرە گەشتکەیە بریتە لەو گەشتکەی کە بەهۆی تاوەیە و شتێکی تا ڕادەیەک ئاسانە و ئاساییە پەرکەم نییە. کات باس لەواکرێ مناڵ کە گەشتکە لێیات مەترسی لەسەر مێشکی زۆرە بێت و دواترەڵەن ناڵەکە عەسەبی ڕاستە ئەمە ئەو جۆرە گەشتکەیە کە بەهۆی تاوە نییە، ئەمە پێ ئەڵێن گەشتکەی نەخۆشی پەرکەم دا ئەلسەڕە ئەوەی کە بەعەرەبی پێڵێت پەرکەم یاخود فێلێ هاتن لە هەندێک شوێن وای پێ ئەڵێن. ئەمە بەڵێ ئەگەر کۆنتترۆل نەکرێ بە دەرمانی تایبەت هەیە ئەبێ ئەو کەسە بە ماوەی بەلانی کەمەوە 2 ساڵ بەلانی کەمەوە ئەو عیلاجە بخوا بوو ئەوەی بۆی نێت ئەگەر بووی بێت
هەموو جارێ گازێک لە مێشکی ئەو کەسە ئەگرێ ئەو مناڵە ئەگرێ و تووشی بەگوێرەی ئەو شوێنەی کە گازەکەی لە ئەگیرێت تووشی زەرەرە بێ بۆ نمونە هەیە مەسەرەن عەسەبی ئەبێ حاڵەتی نەفسی تێگەچێ بۆ نمونە هەیە چاوی زەعیفە بێ زاکێرەی زەعیفە بێ حتا تەخەلوفی عەقلیش دروستەکە ئەگەر بێت و کۆنتڕۆلی باش نەکرێت. بەڵێ باس لە تەمەن بکەین لەکەیان مناڵ تووشی حاڵەتی گەشتکە بەڵێ گەشتکە بەڕاستی دەرکەوتووە دوای دیراسات و لێکۆڵینەوەی زۆر مناڵ هەر لە یەکەم ڕۆژی لەدایک بوونیەوە تەنانەت پێش لەدایک بوونیشی لە ناوسکی دایکە مناڵ بۆی هەیە تووشی گەشتکە ببێ بەڵام دایکە پێی نازانێ وەگەر دایکەکە تۆزێ زیرەک بێ و زۆر مەسەرەن سکیتری کردبێ هەستەکە ئەو جوڵە نائاسایی کە مناڵەکە لە سکایەتی ئەتوانێ بپرسی ئەمە چییە؟ ئەمە جۆرێکە لە گەشتکە گەشتکە لە پێش لەدایک بوونیش هەیە و لە ڕۆژی لەدایک بوون یەکەم ڕۆژی لەدایک بوونەوە هەیە کاتێک مناڵەکە ئەگەر بێت و لە نەخۆشخانە لەدایک نەبوو بێ لە ماڵان لەدایک بوو بێ مناڵەکە شین بوو بێتەوە ئۆکسجین نەچوو بێ بۆ مێشکی چونکە مێشکی مناڵ گرنگترین شت لە لای بریتیە لە ئۆکسجین و شەکر گلوکۆز یعنی ئەگەر بێت و ئەو دوو شتەی بۆ نەچێ یعنی مەسەلەن شەکری دابەزی بێ مێشکی تێگەچێ تووشی گەشتکە ئەبێ ئۆکسجینی بۆ نەچێت تووشی گەشتکە ئەبێ هەوڵ بین ئێمە مناڵ لە ماڵەوە لەدایک نەبێ و بە تایبەت زۆر تەشدید بکەین لەسەر مناڵ یەکەم بە هیچ شێوەیەک نابێت لە ماڵەوە لەدایک چونکە لە ماڵەوە مەهماکان ئەو مامانە شارەزا بێ شارەزایی هەبێ لە پرۆسی لەدایک بوون ناتوانێ ئەو شتانە بۆ مناڵەکە بکە ئۆکسجینی لانیە جیهازی سەکشنی لانیە کە قورگی مناڵەکە پاکاتەوە و نازانێ ئەگەر مناڵە دقەیەک دوو دقیقە شین بوو بێتەوە دەم و پێستی ئەو ئەبێ بە شەلە دەماغی نازانێت شەلە دەماغی ڕەبتی هەیە بەم مەسەلەیەوە کە ئەمە مەسلەیەکی زۆر گەورەیە و دەتوانین بڵین ئەمە و زەردووی کە لە مناڵانە هەیە دوو حاڵەتی زۆر گرنگن کە دەتوانین پێشگیری لێ بکەین پێشگیری لە گەشتکەش و لە شەلە دەماغیش یعنی مناڵێکە کە ئەبێ بە ئیفلیجی مێشک دوای ئەوەی کە پرۆسی لەدایک بوونی عیلمی نەبووە ئۆکسجینی نەدراوەتێ یاخود گەورە بۆ تووشی زەردوویی بۆ مناڵەکە نەبراوە بۆ دکتۆر و چارەسەری بۆ نەکراوە مناڵێکی کەم ئەندام و مناڵێکی ئیفلیج و لە هەمان کاتە بۆ هەیە مناڵێکی گەشتکەداریش دروست بێت باش ببڕۆشون بەپرسیاری ئەوە بکەم کە باست لەوە کرد کە هەندێک مناڵ لە ناوسکی دایکیانە تووشی گەشتکە بن ئەم حاڵەتە چۆن هەست پێ بکرێت جوڵە دواتر کە دێنە دەرەوە بەچیە نیشانەکانی چی بەڵێ ئەمانەی ئەوەی کە باسیەکەین حاڵەتەکە زۆر نییە کەمە یعنی توانین بڵێن لە 2 بۆ 3 هەو حاڵەتانە بەو شێوەیە ئەویژە بێ دایکەکە زۆر وەکو باسم کرد زۆر هەستیار بێ هەست پێ بکە عادەتەن کێشەیەک لە دایکەکەیە هەیە مەسەرەن دایکەکە خۆی شەکریدا ئەبەزێ شەکری بەرزە بێتەوە زەختیدا ئەبەزێ کەم خوێنە مادەیەکی جۆرە عیلاجێکی خواردووە حەبەیەک دەرمانێک جۆرە ژەهرێکی هەڵبژیوە ئەوە لە ڕێگەی خوێنی دایکەکەوە بۆ وێڵاشەکە لەوێشەوە بۆ مناڵەکە ئەڕوە ئەمە ئەو حاڵەتانەیە ئەمە زۆر گرنگ نییە و ناشتوانین بەڕاستی کەس ناتوانێت مەسەلەن نە پێشبینی بکە و نە منعیشی بکە مناڵەکە گەشتکە ئەگەر دایکەکە گەشتکە ناگرێت یعنی ئەمە تۆزی حاڵەتێکی زەحمەتە بەڵام ئەمە لەبەروی زۆر کەمە ئێمە زۆر گرنگی بەوە نادەین هیچ نەخۆشیەک نییە لە دنیا بتوانی 100% کۆنتترۆلی بکە یا پێشگیری لێ بکەیت ئەگەر وایە هیچ ینی مرۆڤ تووشی نەخۆشی نەبوو ینی تەنانەت ئەو هەموو کوتانانەی کە هەیە بۆ مناڵە کرێ دژی ئەو نەخۆشی قورسانەکە هەیە لا یەزەل مناڵ هەر تووشی ئەو نەخۆشیانە ئەبێ ڕاستەکەم بۆتەوە ئەوە بیسن و بینەرانش بینن ئەو هەموو تیمانەی کە ئەگەڕێن بە کۆڵانەکانە بۆ پێدانی قەتری شەلە ئەطفال بە مناڵان ئایا شەلە ئەطفال ئەگەر مەترسینیە ئەم هەموو گەڕانە چییە ئەم هەموو بودجە گەورەی کە سەرفەکری بۆ ئەو مەسەلەیە چییە بێگومان هەر هەیە کۆنتترۆلی ئەو حاڵەتانە زۆر زەحمەتە بە هەمان شێوە پێشگرتنیش لە گەشتکە هەر زەحمەتە بەڵام نابێ خۆ دەسەوەستان دانیشی بەرامبەری دەبێ هەوڵ بدەی بە هەر چۆنێک بێت ئەگەر 100% پێشگیریشی لێ نەکەی زۆرترین ڕێژە بتوانین پێشگیری لێ بکەین باشە دکتۆر ینی ئەگەر کەسێک مناڵێک تووشی گەشتکە بوو بێتن دوایەوە چارەسەر ئەکرێتن ینی بۆی هەیە جارێکیکە توش بێتەوە یاخود چارەسەرێک هەیە کە پێی بدرێتن ئیتر ئەو مناڵە توش نەبێتەوە ئەوانەی وەکو باسم کردیان دەمێم تەواوی بینەران لەوە ئاگدار بن ئەو گەشتکەی کە بەهۆی تاوەیە کەس بەس مناڵەکە تای لێت ئەمە حاڵەتێکی جیاوازە و زۆر زەحمەتە پێشی لێ بگیرێ بەڵام خۆشبەختانە
ئەنجامەکەی سەلامەتە مناڵەکە هیچ زەرێکی پێناگەن نە بە مێشکی نە بە توانای عقلی نە بە حاڵەتی نەفسی دەرونی لە داهاتووە بەڵام ئەوەی تر کە هۆکارەکەی نەزانراوە بەبێ تا ئەو مناڵە گەشتکە ئەگرێ پێ ئەڵێن پەرکەم ئەمە بەڵێ ئەمە زۆر زەحمەتە ئەبێ کۆنتترۆلێکی زۆر باش بکرێ پزیشکی پسپۆری مێشک و دەرونی مناڵان بیبینێ مێشک و دەمار و عیلاجی بۆ دابنرێ بۆ ینی جۆرەها دەرمانمان هەیە ئەمە بە دەرمان لێرە کۆنتترۆڵی ئەەکەین لە وڵاتانی پێشکەوتوتر بە تەنزیمکردنی جۆری خۆراک کۆنتترۆلی ئەەکەن لەگەڵ دەرمانەکە هەروەها عملیاتی جێساپەیە بۆ ینی هەندێک حاڵات عملیاتی جراحی بۆ ئەکرێ بۆی کۆنتترۆلی گەشتەکە بکەیت بەڵێ کۆنتترۆل ئەکرێ بەڵام وەکو باسم کرد ئەو دوو حاڵەتە گیان و تکراربوونەوەیان بڵێ ئایا تۆخۆ ئەکەی مناڵەکە یەک جار گەشتکە گرتبێ بەهۆی تالی هاتنەوە ئایا ئەم مناڵە جارێکی تر بۆی هەیە بەڵێ بۆی هەیە بەڵام یەک لەسەر سێ ئەوانە بۆیان هەیە کە توش بنەوە جارێکی تر ئەگەر دوو جار لێ هاتبوو لە 150 یەک لەسەر دوو چانسەکە زیادەکە وەگەر سێ جار لێ هاتبوو معنای ئەو مناڵە ئەوە بەردەوام لیە لەم حاڵەتانەدا چی بکەین بۆی پێشگیری لێ بکەین گرنگترین شت ئەوەیە ئێمە پێشگیری لە هۆکارەکەی بکەین کە بەرزبوونەوەی تایە تای مناڵ پێشگیری لێ بکرێت چۆن یعنی دایک زۆر وریابێ مناڵەکەی کە یەک جار گەشتکە لێ یا بەهۆی تاوە ڕۆژانە سەیری وەزعی مناڵەکەی بکە ئایا تایلێ یاننا دەسی لێ بە و سەیری دائیمەن تالێ هاتن علاماتی تریشی لەگەڵایە وەکو کۆکە هەڵامەت وەکو مەسەلەن سکچوون وەکو مەسەلەن تێکچوونی کۆندامی میز سەیری ئەو شتانە بکە کە هەر کە بینی مناڵەکەی تایلەیە تاکەی دابەزێنێ دابەزانی تاش بەهۆی کەماداتی ساردەوە بەهۆی پەڕۆی و ئاوی ساردەوە تاکەی تای مناڵەکە دابەزێنێ یاخود بەهۆی شافی تاوە لە ڕێکۆمەوە بۆ مناڵەکە داینێ هەتا ئەگەینێتە پزیشک تا بزانێ هۆکاری تاکە چییە بەداخەوە یعنی هەندێک لە بینەران و لە هاوڵاتیان ئەوان بەس تاکە بە شێوەیەکی کاتیدا ئابەزێنن عیلاجی تاکە ئێنێ لە کاتێکا هۆکاری تاکە کە ئیلتیهابێکی لەوزەتێنە ئیلتیهابی قەسەباتە یعنی ئیلتیهابی گوێی ناوەیە هۆکارەکە بەردەوامە لەبەر ئەوە کاتێک مەفعولی دەرمانەکە نەما یا ساردکردنەوەکە وەستا ئەو مناڵە پلەی گەرمی لەشی بەرزە بێتەوە تای لێت و دووبارە گەشتەکە لیاتەوە لەبەر ئەوە ئەمە ینی تا ڕادەیە کە ڕۆشنبیرێکی تەندروستی زۆر باشی دەوێت بۆ دایکە بەڵێ شوان پێم وە بێ ئێستا لە کۆنتترۆل خەڵکانێکی زۆر تەلەفۆنیان کردووە کە یانوێ ئەو بزانن کە ئایا ئەگەر مناڵێک گەشتکەلی بعد تەنها ببرێتە بنکەیەکی تەندروستی نزیک لە ماڵی خۆت یا ببرێتە تەواوی ئەگەر بتوانیت تەبعاً هەموو کەسێک ئەوە ئەزانێ ئەگەر ببرێتە شوێنێکی پێشکەوتوتر سنتەرێکی پێشکەوتوتر ئەمە باشترە لەوەی کە بیبیتە بنکەیەکی تەندروستی بەڵام لێرە مەسەلەی وەخت مهمە تۆ کە ماڵت لە پاڵ بنکەیەکی تەندروستیایە و دووری لە نەخۆشخانە و لە سنتەرێکی پزیشکی تۆ یەکەم جار بیبەرە بنکە تەندروستەکە چونکە نسبەتێکی زۆری لەوێ کۆنتترۆڵە بێ و پێشگیری لێکرێ خۆ ئەگەر کۆنتترۆل نەبوو تۆ هەر بەڕێگاوە بووی بزانی تێ ئێگەیتە نەخۆشخانە و مناڵەکە بەردەوام گەشتکەی هەیە ئەمە و کاتە زیانەکە ئەگەێنێ چونکە دەرکەوتووە زیانی گەشتەکە یعنی ئەگەر گەشتکە بە مناڵەوە بوو زیاد لە 30 دقیقا نیم ساعات پێوەی بوو حتمما ئاسارێکی خراپ لەسەر مێشک و دەماری مناڵەکە بەجێهێڵێ لەبەرەوە نابێ بێڵین بگاتە ئەو فترەیە ئەگەر تۆ بە کەمتر لە نیم سەعات ئەگەیتە نەخۆشخانە باشە بگەرە ئەوێ بەڵام تەوەقوع بکەی لەم قەرەباڵقەی ناوشار و یا تۆ لە دەرەوەی شاری و بەڵام لە پاڵتا بنکەیەکی تەندروستی هەیە و کارمەندێکی تەندروستی هەیە ئەگەر پزیشکیش نەبێ ئەتوانێت چۆن مەسەلەن دەرزی ڤالیۆم لە ڕێگەی کۆمەوە بۆ مناڵەکە بەکاربێنێ گەشتەکە بەریە ئەزانێت چۆن مناڵ سار دەکرێتەوە لە ڕێگەی شاف و تاو دەرمانی تاو ئەو شتانەوە ئەمە بکا باشترە لەوەی کە بوەستێ هەتا نیو ساعاتەکە بڕوە مێشکی مناڵەکە ئازەیتی پێ بگات تا بگاتە نەخۆش زۆر باشە دکتۆر بینە سەر شتێکی تر ئەوی شەلل دەماغە لە مناڵە مەسەلەن کەسێک چۆن بزانێتن کە مناڵەکەی تووشی شەلل دەماغ بوو بەڕاستی ئەمە ینی زۆر جار با بڵێن خەبەرێکی ناخۆشە و کارە سادبارە کە بەدایکە ئەڵێ مناڵەکەت یەکەم جار کەیەتە لای دکتۆر و پێ ئەوترێ ئەم مناڵەکە شەلل دەماغی هەیە ئەو واتی ئەگا شەل دەماغی نازانێت شەل دەماغی چییە وا ئەزانێت شەل دەماغی تر مێشکی مناڵەکە تەواو نییە ئیتر مناڵەکە مەسەلەن ئاستی ژیری کەمە بێعەقڵ دەرەچێ کەم ئەندامە نەعنی وەزعی شەل دەماغی هەیە ئەوە نە ئاسانە ئەوە نە بەسیتە
ئێستا پرۆفیسۆرە لە زانکۆ دەرزڵێتەوە شەلل دەماغی هەیە عەبقەریە شەلل دەماغی وەکو یعنی لە مجتەمەعی ئێمە یەکجار بڵاوە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارانە دایکەکان کاتێک سکیان ئەبێ کاتێک سکپڕ ئەبن ناچنە بەشی چاودێری دایکایەتی لە مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانەکان کە لە هەموو شوێنێ هەیە ئەمە لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە تەنانەت لەو دیانەی کە مەڵبەندی تەندروستیان لێیە بەشی چاودێری دایکایەتی هەیە بۆی دایک کە دووگیان بوو لە یەکەم ڕۆژەوە بتوانێت بچێ بە ئەو شوێنە و ئاگای لە تەندروستی خۆی و کۆرپەکەی بێ ئەوە یەک دووەم هۆکار بۆ کە توانین وەکو باسم کرد منعی بکەین ئەوەیە کە دایکەکە ئەگەر نەخۆشیێکی هەبێ شەکرەی هەبێ زەختی هەبێ باش کۆنتترۆلی بکە بۆی کۆرپەکەی زەرەر بە مێشکی نەگا و شەلل دەماغی توش نەبێ خەڵکێکی زۆر ئەو حاڵەتی هەیە کاتێک کە مناڵەکەیێنێ بۆ لای ئێمە هیچ نازانێت دەربارەی حاڵەتە بەڵام کاتێک ئێمە یعنی پشکنین بۆ مناڵەکە ئەەکەین فەحسی ئەەکەین تەماشاکەین مناڵەکە بۆ نمونە 4 مانگە تەمەنی ناتوانێت سەری بەڕێکی ڕاگرێ ملی ڕاگرێ یا ئەکەوێ بە پێشە یا ئەکەوێ دوایە یا مناڵەکە زیاد لە پێویست شلە مناڵەکە مەسەرەن ڕەفیقی ئەو لە 6 مانگانە دانیشتووە شدەخوا و دانیشتو ئەو مناڵەکەی 9 مانگە دەمانگە هێشتا ناتوانێت دابنیشێ دای ئەنێ ئەکەوێ یا بەسەرەن دوای ئەوە هەر پێی نەزانی سیرەکە مناڵی خەڵک لە ساڵە وەختە لە دوای ساڵ و ئەوە نەمانگ ئەڕوە سەر پێکەوتووە ئەڕوا و ڕاکە سیرەکە مناڵەکەی ئەو 2 ساڵە هێشتا سەر پێ نەکەوتووە ئەو کاتەیەت بۆ لای دکتۆر ئەڵێ دکتۆریان بۆ مناڵەکەی من ئەو شتانەی نییە دکتۆری ژەو کاتە ئەگەر بێگومان بواری پسپۆڕی خۆی بێ ئەزانەیە کە ئەم مناڵە جۆرێک لە شەلل دەماغی توش بووە مێشکی عەزێتێکی خواردووە ئایا ئەو عەزێتە لە دایکەکەوەیە باسی هۆکاری سەرەکی بکەین هۆکاری سەرەکی شەلل بەڵێ دەماغی هۆکاری سەرەکی زۆرە تقریبا لە 150 نەزانراوە بەڵام لە 150 کە نسبەتێکی زۆر زۆرە ئێمە زانراوە و دەتوانین شتی لەگەڵا بکەین پێشگیری لێ بکەین بریتە لەو نەخۆشیانەی کە دایک هەیەی و کۆنتترۆلی ناکە بۆ نمونە چەند نەخۆشی کەیەکیان ئەڵێن نەخۆشی تۆرچ لە دایکایە نەخۆشی پشیلە ڤایرۆسی حەسبەی ئەڵمانی نازانم چی ئەمانە لە دایکا هەن دایک ئەبێ ئەو فەحسە بۆ خۆی بکە بزانێ هەڵگیری ئەم نەخۆشیانە نییە ئەوە یەک دووەم ئەبێ دایکەکە مەسەرەن زەخت و شەکرە و ئەم شتانەی مەزبوط بێ بۆ پێشگیری سێم کاتێک لە دایک ئەبێ لە نەخۆشخانە لە دایک بێ بۆ ئەوەی تووشی شین بوونەوە نەبێ بۆ ئەوی ئۆکسجین لە مێشکی ئەو مناڵە نەبڕێ کاتێککە ناوکە پەتەگە بڕێت ئۆکسجین پێشتر لە دایکەوە وەرەگرێت لە خوێنی دایکە بەڵام ئێستا تۆ ناوکیت بڕیوە خوێن ناڕوا لە دایکەوە مناڵەکە جیابەتەوە هاتۆتە دنیا ئەگەر ئۆکسجین یەکسەر نەدرێتێ مێشکی بری نارەبێت ئەوە حاڵەتێکی ترە حاڵەتی چوغارەم کە ئەتوانین ئێمە پێشگیری لێ بکەین برێتێ لەو زەردوویەی کە لە ناو مناڵانە هەیە کاتێک مناڵ لە دایکە بێ لە 165 بۆ 7 مناڵ کە نسبەتێکی زۆر زۆرە تووشی زەردووی ئەبێ زەردووی مناڵانی کۆرپە کە لە دایکە بێ ئەو دایک وا هەستەکانی ئەمە دیاردەیە کە لەبەرەوەی زۆر خەڵک تووشی بووە و زۆربەی سەلامەتە هی ئەویش سەلامەتە نایبە بۆ دکتۆر بۆی بزانێ زەردوویەکەی دەرەجەکەی چەنە هۆکارەکەی چییە و چی بۆ ئەکرێ چونکە بەشێکی زۆر ئەگەر دایکان سەردانی نەخۆشخانەکانیان کردوێ بەشێکی تایبەتمان هەیە کە پێی ئەڵێن بەشی کۆرپای نابەکامەکان وحدەی خوددەج چەندەها جیهازی لێ بۆ چارەسەرکردنی ئەو زەردوویە بۆی ئەو مادە زەردە نەچێت لە مێشکی مناڵ بنیشێ و ببێتە هۆی شەلل دەماغی ئەوە هۆکارێکی ترە کە ئێمە توانین شتی لەگەڵا بکەین بەڵام بەداخەوە دایکان وەختێکی هێنن مناڵەکە زەردوویەکەی ئەوە نەبەرزە کاری خۆی کردووە تازە هیچ ناکرێت ئەمە حاڵەتی تر حاڵەتی پێنجەم با بڵین کە ئەتوانین دیسان پێشگیری لێ بکەین کاتێک مناڵ تووشی هەوکردنی مێشک و پەردەکانی مێشک دەبێت ئەوەی کە پێ دەڵێن التهابی سەحای دەماغی لەو حاڵەتانە ئەگەر دایک زوو پێ بزانێ و زوو تەشخیص بکرێ داخل ببێت لە نەخۆشخانە علاجی پێویست وەرگرێ مناڵەکەی تووشی هیچ نابێ و چاکە بێت باشە دکتۆر ئەمە لە 4 مانگیە هەستی پێکرێت بەڵێ لە 4 مانگیە جاری وا هەیە زووتریش زووتر کەیە کاتێک مناڵەکە لە چلەی ئەچێت یعنی لە 6 هەفتەیە زۆربەی مناڵ قانونە یعنی شتێکی با بڵێن یونیڤەرسەڵ عالەمیە مناڵ ئەبێ دوای 6 هەفتە پێ بکەنێ پێکەنینی هەبێ بۆ دایک بۆ شتی جوان یعنی زەردەخەنەی هەبێ کاتێک ئەو مناڵە ئەوەی نەبوو زەردەخەنەی نەبوو هەستەکەی ئەمە یەکێکە لە نیشانەکانی یاخود مناڵ بەردەوام دەستەکانی داخرابوون
نایکاتەوە یعنی زۆربەی کات زیاد لە 10 بۆ 16 ساعات ئەگەر دیقەت بگری ئەو پەن دەستی مناڵەوەکو مست وای لێ هاتووە داخراوە ئەمە نیشانەی ئەوەیە کە دەمارەکان و ماسوولکەی ئەو مناڵە گرژە یاخود شلی زیاد لە پێویست کە لە زۆربەی سیرەکەی مناڵ وەکو پەڕۆوایە ئەو مناڵە یعنی وەکو مناڵی ئاسایی نییە خاستە ئەگەر دایکەکە مناڵی تری بوو بێ خۆی هەستەکە ئەڵێ دکتۆر ئەم مناڵم هەستەکەم زیاد لە پێویست شلە وەکو جاران نییە وەکو مناڵەکانی تر نییە ئەمە هۆکارەکەش ئەمە هۆکارەکانیت بەڵێ دکتۆر ئیبراهیم خەسرە و جاف شێوەرمەندی نەخۆشیên زارۆکان دگەلمەدا بووی بە ئەوەیەکی زیندی لە ستۆدیۆی گەلەکس پاس بۆ شرۆڤێن تا